لە ساڵڕۆژی یادی شەیدان یەکێتیدا بە ئامادەبوونی کەسوکاری سەربەرزی شەیدان و کادر و ئەندامانی مەڵبەندی خانەقین پێشەنگایەکی فۆتۆگرافی تایبەت بە وێنەی شەیدانی یەکێتی لە خانەقین ڕێکخرا و هەوکات پێشەنگایەکی کتێب بەو کۆمەڵێک دەستگای چاپ و بڵاوکردنەوە کرایەوە بۆ ئەم بەرز ڕاگررتنی ئەم یادە پیرۆزە وەکو مەڵبەندی هشتی ڕێخستنی خانەقین دەستمان کرد بە پێشەنگایەک تایبەت بە شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ یاکردنەوەی پێشەنگایەکی کتێب کادر و ئەندامانی یەکێتی لە ساڵڕۆژی شەیدانی یەکێتیدا داواکارن سەرکردایەتی نوێ خزمەتی زیاتری کەسوکاری شەیدان بکات. لە ڕۆژی شەهیدی یەکێتی سەری ڕێز و نوازش بۆ گیانی پاکی شەهیدان و کەسوکاری سەربەرزی شەهیدانی یەکێتی دانوێنین ئەوەی ئەم بەرهەمەی کە ئێستا لە کوردستانە هەیە ئەم ئازادی کە لە کوردستانە هەیە هەمووی ڕەنجی خوێنی ئەو شەهیدانەیە ئێمەش بەڵێنە دەین کە درێژە پێدەری خەباتی ئەوان بین و داواکارین لە سەرکردایەتی یەکێتی کە ئاوڕێکی زیاتر و باشتر بداتەوە لە کەسوکاری شەهیدان و بەڵێن دووپاتەکەینەوە کە لەسەر ڕێبازەکەی مامی مامان بمێنین و درێژە پێدەری ڕێبازەکەی بین و لە خزمەتی بنەماڵەی شەهیدانە بین. ئەمرا لە ڕۆژی یادی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕۆژێکی پرشنگدارە لە مێژووی پڕ سەروەری یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە سەری ڕێز و نەوازشدا ئەنوێنین بۆ فەخامەتی هەواڵ بەڕێز مام جەلال و هەروەها بۆ سەرجەم شەهیدان کە ژیانی خۆیان و ڕۆحی خۆیان بەخت کرد بە خاک و نیشتیمان و بۆ ئەوەی خۆشگوزەرانی و ئازادی بەدەست بێنن بۆ سەرجەم هاوڵاتیان. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستا وەک حزبێکی نیشتیمانی هەڵقوڵاوی ناو خەڵک بەرگیری کردووە لە خاکی پیرۆزی کوردستان و لەو پێناوەشدا ڕووبارێک خوێنی بەخشیوە بۆ گەیشتن بە مافەڕەوەکانی گەلی کورد. دەشتی جەماڵگەلی کوردستان، خانەقین.